حسێن یەکێکە لە بریندارانی چەکی کیمیایی گوندی شێخوەسانان و شارۆچکەی بالیسان. ئەو ماوەی 29 ساڵە بەدوای چارەسەری برینەکانیەتی، بەڵام تا دێت ڕەوشی تەندروستی خراپتر دەبێت. هەر ڕۆژێ لە ڕۆژێ خراپم 23 دکتۆریشم کردینە بەدە پشم تەنگەمی مانجێبم زۆر کۆخم هەر ناخەرێ سیگمژیە دکتۆرەکی ئێرانی لە ئەلمانیا هاتێرە دکتۆری گەڕەوە بوو وەری سیەکانت جیرای ناتوو. لە 16 ساڵی 1970 حکوومەتی بەعسی ڕووخاو بە چەکی کیمیایی گوندی شێخوەسانان و شارۆچکەی بالیسانی بۆمباران کرد. بەم هۆیەوە 261 هاونیشتیمانی شەهید بوون و 350 دیکەش بریندار بوون. لێرە بسمە خواتایرە هەبسیم پشیم تەنگەبی ئەگەر یەک ساعتی دانەنیشم پشیم نایێتەوە وەچی ئینتیهابیشی کرد خوێنم لە ناو سێنجی دێتە دەری. هەناسەم سوار دەبی ینی چاوم تەواو نیە یانی تا ئێستا ئەمە 12 کەڕێ چوویمە ئێرانێ لەگە برێم ئیسیفادەم کردبی کردیتم بەس هەندێک ینی ئیسیفادەی وەم نەکردی ینی برێم ئۆخەی کێشەمە تێکڕاوەیە چارەسەرمان ناکرێ برێن دەچین بۆ ئێران ئەم بەخۆم سێجا ئەو چاوم ئەولاکراوە نەداعتێنێنەوە سیەکانی شاری سیەکانیشم ڕۆژ لە ڕۆژێ خەراترە. تەنیا ئەم ساڵ سێ لە بریندارانی چەکی کیمیایی لە گوندی شێخوەسانان بەهۆی خراپی باری تەندروستیان گیانیان لەدەست داوە. دایانی دیکەش لە ژێر چاودێری پزیشکدان. ستا زۆربەی نەخۆشمان هێنە چن خەستەخانەکان دکتۆرەکان شارەزایان نین بزاندا خۆیان نەخۆشی کیمیایە خۆچیە دەبی بەخۆی پێی برێ دەرزێکی لۆ بەکار بێ یاخۆ حەبێکی بدرێتێ بە غەڵەتی تووشی کارەساتە کوڕی بەرپرسێ و بۆ زیرەک و کار بەدەستێک بە لە کوردستان ئەوها بۆ ئازارە بژیمان هەموو وڵاتی ئەوروپایان پێکرا. بەشی زۆری بریندارانی چەکی کیمیایی پێویستیان بە چارەسەر هەیە لە دەرەوەی باشووری کوردستان، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی ناتوانێت وەک جاران لە دەرەوە چارەسەریان بکات. ئێمە سەرقاڵی ئەوەین پزیشکانی تایبەتمەند لە بواری بەرکەوتوو چێکیمیایی چ لە ئێران چ لە شوێنانی تر قسەمان کردووە تاکو بێن لێرە بتانن چارەسەری بەرکەوتوانی چێکیمیایی بکەن لە لایەکی تریش دووبارە نۆڕین بۆ بەرکەوتوانی چەکیمیایی بکەن. ماوەی 6 مانگە بریندارانی چەکی کیمیایی گوندی شێخوەسانان و شارۆچکەی بالیسان هیچ پشکنینیەکیان بۆ نەکراوە. زۆربەی بریندارەکانیش بەدەست نەخۆشیەکانی پێست و چاو و سیەکان دەناڵێنن. بریندارانی چەکی کیمیایی گوندی شێخوەسانان و بالیسان پێویستیان بە نەخۆشخانەیەکی تایبەت هەیە، چونکە تا دێت باری تەندروستیان خراپ دەبێت و لە نەخۆشخانە گشتەکانیش هەندێک جار چارەسەری پێویستیان بۆ ناکرێت. فەرمان چۆمانی ڕوودا و گوندی شێخوەسانن.